سڵاوتان لێ بێوم کاتتان باش ئێواری سلێمانیتان پێشکەشەکان بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز دکتۆرە بەیان عەقیل سەعیدمان کردووە کە بەڕێزیان پزیشکی ڤێتێنەرین لە هەمان کاتا خاوەنی هۆتێلی بێرین بۆ مانەوەی ئاژەڵی ماڵی قسە و باسەکەین لەسەر بیرۆکەی ئەم کارەی چۆنێتی وەرگرتنی ئاژەڵ بۆ ماوەی کاتی. دکتۆرێکیان بەخێربێ. زۆر سپاس گیانەکەم. سپاس بۆ تۆش بەخێر بن سەرچاو. دکتۆرە سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێیەکەم بزانم بیرۆکەی کردنەوەی ئەم هۆتێلە بۆچی ئەگەڕێتەوە بۆکەی ئەگەڕێتەوە ماوەی چەندێکە ئەم پرۆژێت دەست بەکار بووە بۆچی ناوە بێری ویستمەوە پرسیارت بۆ کەم بەس دوایی بۆم دەرکەوت کە ئەم سەگە بچکۆ لە جوانە ناوی بێری بەناوی ئەوە ناوناوە پێم خۆشە زیاتر بۆمان باسکی بزان بیرۆکە و ئامانجت لە دامەزراندنی ئەم هۆتێلە چییە؟ وەڵا وەک خۆتەڵێ زۆر سپاس بۆ ئێوە. سپاس بۆ تۆش. ئەم بیرۆکەیە لە خۆم فعلا دکتۆرەی بێتەڕیم بەڵام من خۆم سەگم هەیە. سەیرەکەم کێشت هەیە کە مەسەلەن ئاژەڵێکی وهەیە لە ناو ماڵەکەتا بێ چوونە دەرەوەیەکە مناسبەیەکە هەیە سەفەرێک ئەکەی کە ئەوە زۆر شتێکی بەسیتە لەوانەیە تا هەولێر بڕۆیت و بیتەوە ئیشەکە هەیە بەین تا ئێوارە میوانە هەیە هەنێ میوان هەیە پێی خۆش نییە. بەڵێ زۆر کەسێ حەزیرینە زۆر کەسێ بەڵێ بە فعلی فۆبیام هێولی ئەترسم. هەنێ جار دوور با ماڵەکە حاڵتێکی نەخۆشیەکی تێکرێن یەکێک عملیات ئەکرێ شتێکی واهی سێرەکەم سەگە لێتەوێ بە تەوق نازانی بیبی بۆکیۆ یعنی پشیلە شواهیە زۆر کەس حەزی لەو شتانە نییە لە ئاژەڵە لە ناو یعنی حەز ناکەم ئاژەڵانە لە ماڵەکە بێ ئەڵێ نایم ئەگەر ئەوانەتان هەبێ یعنی ئەمە سێرم کرد ئەمە پێویستیەکە پێویستمان پێێتی شتێکە نقصانە لەم شارەی خۆمانە کە ینی زۆربەی شتەکانی تیا لە سلێمانی ئەلەوە لەوە بڵێن ئەمە نقطەی دروستبوونی بیرۆکەکەیە. باشە وەکو پێتەڵم خۆم دکتۆری بێتەڕم یعنی ئەگە من ئەو کێشێم هەبێ بێ کەسێکی کە چۆنی بێت ئیتر بیرم لەو کردوانێ و لە یەکی 12 بێری پێت هۆتێلماندانە بۆ ئەوەی یعنی بتوانم یارمەتی خەڵک بم چونکە بەڕاستی ئەزانم کە خەڵک کێشێکی گەورەی هەیە لەو ناحەیەوە ینی زۆر ماڵ هەیە ئێستاش ئەڵێ نیۆمان سەفەری کردو 4 ساڵە لەبەرەوەی ئەم ئاژەڵ لە ماڵایە چەند ساڵە هێڵە باوکمان نێمان هێشتۆ بڕوە هەیە ئەڵە نیۆمان ڕۆشتۆ نیوەکەمان وەجبەکەی کە ڕۆشتووە لەبەر سەگێک یا پشیلێک ڕاستە تۆ زۆر خۆشەیە بەس ئینسانە بێ مافیۆشی هەبێ بە فعلی یعنی زۆر مناسبە هەیە شتێکە پێویستی پێ ئەو لەگەڵ نەبێ. دکتۆرە ماوەی چەند ساڵە خۆت ئاژەڵ بەخێوەکەی بە فعلی و بزانم تایبەتمەندیەکانی ئاژەڵی ماڵی لە چیایە پێش پرۆگرام باسی ئەوەت کرد کە هەنێ ئەتوانی لە ڕێگەی ئاژەڵی ماڵی و زۆر شت فێری مناڵەکەت کەی کە نەتوانی لە ژیانی ڕۆژانی ئافێریکە پێم خۆش بزانم تایبەتمەندیەکانی ئاژەڵی ماڵی چی و سوودی چی ئەگەر لە ماڵا بێت. ئەزانی چی ئەم ئاژەڵانە وەکو پێتەڵم سەگ بێ پشیلە بێ مەسەلەن باڵندەش ئێوە باڵندە ژوەرەگرن بەڵێ ئەمانە یعنی هەمویان بەعام بوونی ئاژەڵ لە ناو ماڵە یعنی بۆ تربێتی مناڵ خۆی شتێکی زۆر زەڕورە لەبەروی فێری عەتف و ڕەحم و بەزەیی ئەکا فێری ئەکات فێری عەتایی ئەکا یعنی تۆ چۆن ئەو شتەی خۆت مەسەن خواردنێکە خۆی ئاژەڵەکەی تەلاتەوە بەشی ئەی یعنی فێربی حتا لە دەرەوەگەر ئاژەڵێکی سەرجادە ببینی بێلانە لە هەمان کاتە هەوڵی یارمەتی بی شتێکی بۆ ئەکڕی شتێکی بۆی دائنەی لە وەکو مناڵەکە فێر بێت تۆ لە فێکی بۆ ئەکڕی بەشێکی ئەگەر لە سەمونونەکەی خواریشەوە بێ بیا بە سەگێک پشیلێکی سەرجادە یعنی فێرتەکە شتێکی ناوی ئەبێ من ئەم شتەی خۆم بەشکەم لەگەڵ کەسێکی کەیە کە بچووکە و بێزمانە و یعنی بۆچی مەسەلەن سەگێ ببینی یا پشیلێ ببینی بەردی تێگری یا هەوڵ بەی شەقێکی لێبێ یا عەزیەتی بێ بە هەر نەوعێ بەتێکی دووە تایبەتمەندیەکانی ئەوەیە زیاتر اینجا سەرما و گەرمای یعنی هەستی هەیە ئێمە زۆر جار ئەمە فێر نەکراون لە مناڵیمانەوە هەنێشت هێن نەمانزانیوە لە نەزانینەوەی ڕاستیەکەی ئەمەش وەکو ئێمە ینی هەستیان گرنگێکی ئەو تۆشی پێ نەدراوە بە تایبەتی لەو بوارە لە ڕووی ڤێتێنەریەوە ینی بەڕاستی بزەبت باشە دکتۆرە باسی سەرما و گەرمات کرد گەر ئەم سەگی خۆت بە نمونە بێنیتەوە ئەم ئاژەڵی خۆت بە نمونە بێنیتەوە چۆن ئەزانی کە سەرمایەتی چۆن ئەزانی گەرمایەتی ئەوە جیا بە پێی کەشەکە بۆ نمونە بە پێی جسمی ئەو باشە ئەگەر بزانیم کە بەچی ئەزانم کە گەرمایەتی
بۆ نمونە ئەگەڕێ بە دوای سوچ و پەنایە کە هین نەبێ اینجا عەرز بێ یا کاشی بێ تۆبانیشی کە مەسەلەن بەتانیە شتێکیشی بۆ دانیا لەسەر فەرشەکە ناچێتە سەری هەر فەرشە بۆ دانابێ ئەم بێزمانە چێکە هەوڵا فەرشەکە بەرزەکاتەوە ئەچێتە ژێر فەرشەکەەوە لەبەری پێویستی بە فێنکیە زیاتر بۆ نمونە ئەگەر قماشێکی چەرچەف دابنی ئەچێتە سەری لە هاوینە زیاتر یعنی شتێکی فێنکتری ئەوێ لە زستانیشا بە عەکسەوە سیرەکەی دائیم خۆی شاردۆتەوە لە شوێنێکا سەرمایەتی ئەو بێ لەوەی کە هەنێ جار ئەگەر تەڕ بێ ئەوانە سەرەکەی هەڵە لەرزێ سەرمایانە حەزیان لە شوێنی گەرمە ڕاکاتە ژێر بەتانیەکەوە چێتە گۆشەیە شتێ بینێ خۆیە کا بە ژێریە ئەنجاگە دەست بێ لە سەری لوتیان و دەستیان ئەتەزێ يعني حتى من بۆ نمونە مثلا لە مریشکێکە دەست بە لە قاچەکانی ئەوانەیە سێرەکەی تەزیوە بۆ ئازانێ مە سەرمایەتی خەڵک ئەڵێ سەگ سەرمای نابێ پشیلەی سەرجادە فێرە چۆنی فێرن فەقیرە ئیتر هەر ئەوەی هەیە و دکتۆرە لە هەنێکی شتای بینی ڤیدیۆ شت خاستان لە ئینستاگرام ئایسە زۆر گرنگی بۆنە هەنێکەیەک هەر پیج و ئەکاونتی تایبەت بە خۆیان بە سەگەکان بە پشیلەکان داناوە جلیان لەبەرەکەم و تا چۆن ینی گرنگە ینی و سەباسی سەرماکەت کرد ضرورە بۆ ئاژەڵەکان بە تایبەت خۆی زیاتر حەزە ئێستا من حتا دوێنێ لە پیجێکە جلی کوردیم بینی بینی بۆ پشیلە پار کردی ویان جلی کوردی ئەم ئەوە بڵێن حەزە و خۆشەویستێتر کە تۆ خۆی ئاژەڵەکەش ئەوەنە زیرەکە یعنی تەکید بە واولی ئەکات کە زۆر زۆرە خۆش بێ کە هێنی تەماڵەکەەوە اینجا ئیتر خەمڕەوێنن خەمڕەوێن دکتۆرە ئیتر دوای ئەوە خۆت طبعا لە حەز و ئیهتیمامەکە کەسێکە خۆشەیە ملوانکەی بۆکەی مەسەلەن حاڵاکی چاکەتی گشتی بۆ جوانی بۆکەی لە زستانی شاپ زۆر کەسێ ئێستا کە پیاسیان پێکاک و قەبسەڵەیەکی بۆ کڕیوە بلوزێکی جوانی لەبەرەکە ئەم شتانە هینی بۆ دروست دەکات یعنی چۆنەڵێ ئەوەیە زیاتر بەڵام لە زستانە ئەگەر هەبێ بەتانیە شتێک پیانەوە بکە ئەگەر لە دەرەوە لە ماڵ شۆبێسێکی خۆی لە بەردەمی هیتەر و سۆپاکە ئەوەنە زۆر زانە خۆی داانێ خۆیدا ئەمەزرێنێ بە زۆر خۆی جێگیرەکەی تر کێشەی نابێ دکتۆرە بزانام مەرجەکانی وەرگرتنی ئاژەڵ لە لای ئێوە ئاژەڵ و باڵندە چییە مەسەلەن چ مەرجێک ئەیان بەو کەسەی کە ئاژەڵەکەتان بۆ ئەهێنێت مەرجەکانی ئەو ئاژەڵش چین کە ئێوە وەری ئەگرن وەڵاهی من ئەوەنە بەلاو مهمە یعنی کەسێک کە ئیهێنێ جارێکانی ئەساسن ئەو بڵین بۆچی هێنایەتی ئەبێ بۆ ئەمەی ئەم شوێنە یعنی حەزەکەم دایم ئەوە بە هەموو کەسێک ئەڵێمەوە ئەم شوێنە ئوتێلە شێڵتەر نییە یعنی من ناتوانم دای بنێم و بڵین بۆ نمونە بڵێ با لەلام بێت و ئیتر نێتەوە بەلایە ئەم شوێنە کە ئیهێنێ کەسەکە خاوەنی هەیە خاوەنەکە بۆ فترەیەک دای ئەنێ تەنانەت ئەگەر سەگ و پشیلەی سەرجا دەبێ کەسێک هەڵی ئەگرێن نەخۆشە دەستی شکاوە مثلەن تووشی حتا حاڵەتی گەڕیمان هەیە گەڕ بووە ئەیهێنێ لەلای ئێمە ئەبێ هەتا عیلاجەکەی بۆ ئەکرێ و کەسەکە دوای ئەوە ئەیەت ئەیباتەوە هەر بە ڕێزێکی هێنێ یەت ئەیباتەوە بێ یعنی بۆ بیباتەوە ئەم سەگەیە ئەم پشیلەیە ئەم باڵندێ ئەمە زۆر زۆر مهمە ئیتر عیلاجی بێ ئێمە یعنی عیلاجەکانی بۆکەین بە حکمەوەی کە خۆم یعنی دکتۆرم مەسەلەن هەمانە دوای نەشتەرگەریەکی بۆکە من دوای لە جاتی ئەوەی هەموو ڕۆژێ هەڵیگرە بیبا بۆ عیادە و بۆ بڵین بۆ هەر عیادێکی بێت بێ بێنێتەوە بۆ دەرزی و بۆ عیلاج کلینیکیشتان هەیە لەگەڵ بەڵێ کلینگەکەشتان هەیە لەگەڵێ ئەتوانن ئەو شتانی کە پێویستە بۆ ئاژەڵەکە بکرێت بۆ ئەەکەم و ئیتر کە چاک بۆ ئیتر ئەیباتەوانێ باشە چ جۆرە ئاژەڵ و باڵندەیەک وەرەگرن ینی شتەکانتان دیاری کردووە بۆ نمونار سەگ و پشیلە یاخود باڵندەکان جۆرەکانی چی سەگ پشیلە کەروێشک سمۆرە مەسەلەن باڵندە بە هەموو نوعێکی هەر ئاژەڵێکە لە ماڵەوە بەخێو بکرێ مەرجی سەرەکیتان ئەوەیە کە ماڵی بێت جاری وایە هەمە هەر سەگی سەرجادەم لای سەحالیە مەبزانم چوارە لێوێ هەری سەرجادە هەر هی سەرجادەیە وەکو پێتەڵم مەسەلەنێکیان سەگێکی بچکۆلانەیە دەستیان قاچیان بڕیوەتەوە ینی بەزجینێتی باوکەکیان لە وجدانە کچێکی مناڵی ڕێکوپێک هێناوێتی و بردێتی بۆ لای دکتۆر و عملیاتی بۆ کردووە و لە لای منە هەتاکو باش ئەبێت یعنی لە حاڵتەمان زۆرە مەسەلەن هینمان هەیە یەکێکم لای هەرگەڕە یەکێکم لای قاچی شکاوە کاکەیەک بینیەتی چۆ بۆ دائیرەیەک بەچکەی سەگی بینیوە قاچی شکا برتی بۆ لای دکتۆر گەچی تێگیراوە
لەلای منە 2 هەفتەیە کە تاکو بڵین باش ئەبێ بتوانێت تر خۆی بڕوە دوای ئەیباتەوە عینەن شوێنی خۆی ینی پیانەڵم ئەڵم بیبەرەوە لە عینەن ئەو گەڕەکەی کە هەڵەگرتووە چکە زۆربەی ئاژەڵ نیظامیان زۆنە ینی ئەوەی کێشەی نەبێ بچێتە شوێنێکی کە لەوانێ هەنێ ئاژەڵی لێ پێ ئەبێ قبوڵی ناکەم ینی تۆ چاکەیەکە لەگەڵا کردو و کێشێکی بۆنیتەوە دوولای من ناتوانێت تا سەر بمێنێتەوە چکە من شوێنەکەم ناوکو پێتانەڵم من شێڵتەرم ینی حەزمە کرد ئیشەڵا شێڵتەریش هەر دابنرێت و شتی ڕێک و پێک بەس ئەوەی من بۆ کاتیە ناوی ئوتێلە لە بەرنامە تا دکتۆرە ئەم پرۆژێت گەورەتر بکەی بۆ نمونەوەکو خۆتەڵی یکەم بە شەڵتەرێک یاخود لە شارەکانی تری کوردستان ئەم بیرۆکەیەت بگەێنیتە ئەوێ بە هەمان شێوە چونکە لە هەموو شارەکانە ینی لە هەموو شوێنێک ئاژەڵ دۆستیش کرد زۆر هەیە و خەڵک گرنگی پێ و لە ماڵانە بە تایبەت مناڵان ئێستا زۆر ینی حەزیان لە بەخێوکردنی ئاژەڵی ماڵیە وایە فعلەن وەڵاهی بێ بڵین ئەم شتانە خوا ئاسانی کا و ڕێکەوە ئیشەڵا مهم ئەوەیە جارێکانێ ئەم مەشروع بچووکەی منیش ینی وردە زانین چۆن ئەڕواگینا من حەزەکەم لەبەر خاتری کە بتوانم یارمەتی کێشەیەکی هەیەەوە پشیلانە بم ئەو کێشەیەکی هەیەەوە دکتۆرە بڵێ ئەو گوێلە و دەنەیە ئەترسێ نازانێت چی ئەو زرمەیە متأكيد نییە چییە و پێی ناخۆشە طبعا ئەو تۆ باسێکی بێرین بۆ بکەی بزانم ئەمە تەمەنی چەنە نێرە مەیە چەنێکە لای خۆتە ئەمە مێە 7 هەفتە بووە کڕیومە باشە ئەگەر مەسەلەن ئەمە 4 ساڵ لەمە پێش کڕیومە باشە ئەگەر ئەم ساڵ بواە بۆ نمونەیە پار بواە باشە بەچێکی سەرجادەم هەڵ ئەگرتەوە لەبەرەوەی من ڕاستیەکەی هەر نەشگەڕام بە دوای مەسەلەن چۆن بڵێ ئەم بریدە چییە ئەم نەوع چییە لە ئاژەڵەکەیە من ویستم سەگێکی ینی کچەکەم حەزی لە سەگێکی بچکۆلانە بوو ئەمەی بینی زۆر یعنی وەزعی خۆی تێکچوو ئەگینا حەزە لەم شێواز ئەمە بوو بەڵێ ئەبێ کە خۆی شتێکی زۆر مهم هەیە بێ هەموو کەسێ بیزانێ کە قەرارەدا ئاژەڵ بینتە ماڵەکەتەوە ئاژەڵ ئەرکی خۆی هەیە یعنی بە حسابکەی لە ماڵەکەیە مناڵێکتان هەیە کە هەر ماڵێک ئەناسم سەگێکی بچووکە کڕێ زۆر دڵیان پێ خۆشە لە ئەوڵەوە پیانەڵم پیرۆستان بێ مناڵێکی تازەتان بووە مناڵێکتان هێناوەتە ماڵەکەتانەوە یعنی بە هەر تعبیرێک وەریگری ئەم مناڵە ئەرکی هەیە مناڵ یعنی ئەمە لە عابە نییە ئۆن ئۆف ناکرێ ئەمە کە هێنی بەچکە تەسەورکەن شەو تا بەیانی ئەگری بدایەت کە هێنام زۆر بچووک بوو یعنی ڕۆژێکی میوانم هەبوو بە یەک دەست چێشتم لێناوە دەستەکەیکم ئەم لە باوەشا بۆ چونکە بە مستەمەری ئەگریە زۆربینم پەپیە کرێ دوای 3 ڕۆژێ باتەوە بۆ دوکانەکە هەڵە مێشکمان چوو شەو تا بەیانی ئەگری مناڵە ئەمە کە کەس تێناگا مەسە خەڵک وازانێ ئەمە عینەن چۆن تەلەڤیزیۆنەکە ئەکوژێنیتەوە مۆبایلەکە کاتە کارەباکە ئەکوژێنیتەوە ئەمە کارەبانیە ئەمە هەم پێداویستی هەیە ئەگەڕێ بە دوای عەتف و حەنانە ئەرکی هەیە یعنی بە ئەبێ نانی بیتێ بێ ئای بیتێ ئەبێ ئاگا و لێی بێ زۆر باشە بزانم دکتۆرە کات دیاری کراوە لە لای ئێوە لە هۆتێلەکە بۆمانەوەی ئاژەڵ کات دیاری کراوە بڵێ لەوەنە بۆ ئەوەنە لەوەنە ڕۆژ ئەوەنە مانگ نەوەڵاک کات دیاری نەکراوە بەڵام ئەو کەسەکە ئیهێنێ یعنی چۆنەڵێ بەپێی حاڵەتەکەی مناقەشەی مەوزوعەکە ئەکرێ تقریبا ئەزانی تا چەند باشە چۆن توانیوتە پێویستیەکەی ئەو مەرجە بزانی بۆچی ئیهێنێ بۆ ئەوێ کات ئیشەکەی چیە و منیش بۆ ئەگەر من بۆ نوعانە بە منیش ناتوانم یارمەتی ئەوە بۆ شێوەی کە ئەو پێویستی بێتی وایە بزانم چۆن فرێ ئەوە کەوی خواردنەکانیان بیتێ بۆ نمونە کاتی تەوالێتیان خواردنی تایبەت بە خۆیان هەیە و چون بزانن نەخۆشە لە ماوەی ئەو کاتی لای ئێوە نەخۆش بکەوێن یان دوور بخوا حاڵەتێکی نەخوازرا و ڕیا بێ لە لای تۆ ئاژەڵەکە مردار بوو بێتەوە شتێکی وا بووە چۆن هەر ئەبێت چونکێکم ئەمانە چۆنەڵێ زینەوەرن یعنی وانە ئیتر زیندوش مشکلی هەیە ساقیشە نەخۆشیشە ئەمانیان هەر هەیە مشکلیان هەیە تووڕە ئەبێ ئەتۆرێ سەگم لا بۆ تۆراوە
مثلا سەگم لا بووە نانی نەخواردووە ئەتۆرێ نان ناخوا ئەتۆرێ یا محاولە کە عەسەبیە بێ پەلامارتەیە ئەبێ تۆ بزان چۆن هادی ئەەکەیتەوە جاری واشەیە نەبوو بە گرفت بۆ ئێوە ئەوە ینی ئەبێت ینی وام لاتۆ مەسەن شەو خەم لێ نەکەوتۆ من چۆن نفسێتی ئەم چۆن مناڵێکیت هەر ئەگری ئەوانیش عینەن شتە مناڵێک ببیتە ڕۆزەیەک حەزانێ جاری وایە تا 2-3 ڕۆژ هەرەگری نانیش ناخوا ئەین زۆر قەلقە بم سەگێکیان بۆ هێنام جارێک تا 2 ڕۆژ عەفو ینی نەچوو بە تاوالێت ینی خەمم لێ هاتبوو ئیتر چۆن ئەم سەگەم ئاش کردوتەوە چۆن بردوومە تە دەرەوە پیاسەم پێ کردو بۆی تۆزە نەفسێتی هادئ بێتەوە ینی عەلە لەقەل پیسایی بکە بزانم چونکە نابێت چونکە هاتۆ لە ماڵەوە حەزەکە ئینا نەخوا نان ناخوا بزانم ئەنجا تیانە حەزی لەم خواردنێت یانە حەزی لەو خواردنێت چۆن ئەم باڵانسە دراگرتووە دکتۆرانی چۆن ئەزانیت پێشتر ئەبێ تۆ ساحێبەکەی بپرسی یەکەم شت یعنی دکتۆر بی دکتۆر نەبی ئەبێ حەزێکە هەبێ لەم ئیشەیە نابێ بڵێ کەیفی خۆیانەت یعنی ئەمە خۆ زمانی نییە خۆش ئەتوانم بڵم کەیفی خۆیەتی خۆ کە ئەڕاتەوە بۆ باسی ناکە فعلی من چەنی بۆش بکەم لە باشیایە لە خراپیە ئەو فەقیرە زمانی نییە هیچ باسکە بەڵام ڕەت فعلی هەیە جوابانەوەی هەیە بۆ زۆر شت دوو ینی زۆر خەڵکە بۆم دائەنێ ئاوڕێک گەڕێتەوە لە دکتۆرە ینی وابزانە مناڵێکی خۆم لادانێ ئەڵم زۆر لەوە تەکید بن یعنی هەستان پێکەم چکە خۆم ئاژەڵم هەیە یعنی من خۆم ئەم ساڵ پێش ئەمەدا بنێم سەفەرم کرد طبعاً و سەفەرەکەم کە کردوتم کە هاتمەوە تەکید یعنی من ئوتێلە دانێم چونکە ئەمەم لای ڕەفیقێکی خۆم دانا زۆر مەمنونی بووم ئەو خۆی سەگی هەبوو وتی من هەستە پێیەکەم نەمەزای لەکوێ بەجێ بێ هێشتا لە مەتار بووم یەک نامم بۆ نارتم تخوا بێری چیەکە یعنی لەوێش کە سەگ مەبینی ئەچوون باشم پێئکردن چکە بیری سەگەکەی خۆم مەکرد خۆسەکەی خۆم چۆنە مەعەل مەزام کە لای کەسێکی زۆر باشە دکتۆرە تا چەند خەڵک بەدەم ئەم پرۆژەی تۆوە هاتووە تا چەند پێیان خۆشە خاستن ئەو کەسانی کە ئاژەڵ دۆستن خاستن ئەو کەسانی کە لە ماڵەوە ئاژەڵیان هەیە ئەو گرفتیان بۆ ئەبێتر گرفتەکە نەخۆشیەکە و خۆ دوتە پرسەیەکە دوور بێخوایە سەفەرێکە شتێکە ینی تا چەند خەڵک بەدەم ئەم پرۆژەی تۆوە هاتوون تا چەند خۆت لە بەدەمەوە هاتنی خەڵکەوە ڕازیت بۆ ئیشەکەت وەڵا هینە چۆن ئەڵێیت هەیە ئەوەی پێویستی پێبێ و دۆزی بێتەوە الحەمدوللا یعنی باشە و ئیسفادەی لێ ئەکا ئیتر حاڵەتی یعنی کێشەی بەسیتیش هەر ڕوئەیە چونکە کو پێت دەڵم یعنی کە کێشە وەکو چی پێم خۆشە بزانیش بۆتم لە حاڵەتێکی نەخوازرا و ڕوویاوە لەو ڕۆوان بریندارکردنێ بێ شتێ بێەوەنێ و ئاژەڵانە لە بەروی تۆ لە ماڵەوە بڵێ ئەم ئاژەڵانە ئەنجا مەسەن ئەمە چەند ماڵیە بۆ نمونە لەوانەیە حەزی لە سەگێک نەبێ ئەمنیش بەبەستم نەوەی چونکە لەگەڵ خۆتا ڕاهاتۆی سەکە هات بۆ ئێرە تۆزێک لە سەرەتایە ناکۆکێک ڕوویە ئەبێ سترێس ئەبێ کەسەکان ناناسێت بڵێ ئەنجا تۆ بۆ نمونە ئەم سەگەی خۆم فێری ماڵەوەی ینی تەبعێکی ماڵی هەیە حەزەکە لە ماڵ لەگەڵ خۆمان نابێ کە ئیبەم بۆ شوێنانیش نامرتاحە حرەکەتێکی سەریعی غەریب ئەکە کە یەکی کشێ بۆ ماڵە بیدایەتە ڕاکە دواییش هادە ئەبێتەوە دوای مەسەلەن زۆر کەس لێ مەپرسێڵە کوامە زۆر ڕایە کرد بۆ ئەسا هادەە سەگەکانیش کەێن ئەوێ عینەن شتن من مەسەن یەکسەر بە ساحێبەکەیڵم چی زۆر خۆش ئەوێ سەگ هەیە نوێنەکەی خۆی ینی شوێنێکیان هەیە کە تیا ئەنون بێدێکیان هەیە ئەهێنێت ئەڵم بۆم بێنە ئەو شتێک کە ئەو زۆری خۆشەیە جا هەیە پێمەڵێ وەڵای سەکەم حەزی لە ینی عامە ینی ئەو نییە بڵم بە شتێکەوە نووساوە هێنە خاص شتێکی هەیە یاریەکێتی بەتانیەکێتی بێدێکێتی ئەو شتەی زۆر خۆشە هەر نەبێ ینی حەزەکەم شتێکی پێبێ هی بۆنی ساحێبەکەی خۆی چکە هەست بە ئەمانەکە ینی هەست کاکە ئەو کەسە بەجێ نەهێشتووە هەیەی خۆشەوێ دووسێ جارێ هێنێ وەکو سەردان ئەی هێنێ و ئەی باتەوە ڕابێ لەگەڵ هێشت دڵی مرتاح بێ باشە بزانم دکتۆرە لەسەر چ پێوەرێک نرخ دیاری ئەەکەی بۆ ئەو ئاژەڵانی کە ئەمێنەوە بەپێی کاتەکەیەتی بۆ بەپێی یا ئەگەر سەگ بێز گرانترە یا پشیلە بێ گرانترە بۆ نمونە باڵند دەبێ ئەرکی زۆرترە لەسەر چ پێوەرێک نرخ دائنێن ئێوە بۆ ئەو ئیشە نرخەکەم تقریبا وا تحدید کردووە یعنی بڵێن سەگ و پشیلە حتمما پشیلەکان جیایە ئەگەر ماڵی بێ یا ئەگەر هینی سەرجا دەبێ سەگەکانیش عینەن شێوە
هی ماڵی جیایە هی سەرجادەش جیایە ئەجا لە سەگی گەورە حتمما سعری فەرقی هەیە لەگەڵ سەگێکی بچکۆلانەیە ئەرکی قورسترە ئەرکی قورسترە دابینکردنیان بدایەتە تاوەکو لەگەڵ ئەو سەگات تعاروف ئەکەین یعنی چونکە هەرچۆن هەبێ سەگە یعنی ئەبێ ئاگام لەوەی بێ لە پڕێکە مەسەلەن گاز نەگرێ مشکلێکی نەبێ پەلاماریەکی کیان یعنی تیانیان زۆر فەقیرە بەس لە پڕێکا سەیرەکەی ئیتر ئەم شتانە ئەبێ چۆن مناڵ هەیە فەقیرە مناڵ هەیە پەلاماریشی لێشی جواب ناتەوە مناڵێ هیچ عیبێکی نییە بەس هیوایەتێکی ئێتە لایەکێکۆ نەقورچێکی لێگرێ ئەمانش ئەوانیان هەر هەیە ئیتر ئەبێ تۆزێک بیدایەت لەگەڵ یا خۆم ینی ڕابێم چۆنەڵی تەعامی لەگەڵاکەم تۆزێ لێ نزیکە بمەوە بزانم چۆن بیدایەت لەوانێ نایەڵە منیش لێ نزیک بمەوە تا چۆن گرنگیت بە پەیج و ئەکاونت و ئەو شتانەیەوە لە سوۆسیال میدیا بۆ گەیاندنی ئەم پرۆژەیە چونکە لە ئێستایا زۆر گرنگی ئەدرێ بە ینی هەر پرۆژەیەک بکرێت پێشتر لە سوۆسیال میدیا و لە ڕاگەیاندنەکان و لە تایبەت لە ئینستاگرام زۆر ینی ڕکلامێکی بۆ کرێ و ینی تۆ تا چەند گرنگیت بە پرۆژەکە داوە لە ڕێگەی سوۆسیال میدیاوە وڵی منشی تر پێیجێکم بۆ داناوە تر زۆر ئاژەڵ یا زۆر شتی جوانیان ئەبێت یا ڕسمەکانیان دائنێم لە پەیجەکەیەوە بەس هەرچەند ڕسمدانی مجارێک ئەڵێم لە حیاتی ئەم ڕسمە تعبیر لە یەک ینی نقطەیەک ناکات لە واقعی شتەکان ڕسم هینە جاری وایە شتەکە زۆر جوانیش نییە سێکی ڕسمێکی زۆر جوانی بۆ گری ئەو بەعکسیشەوە تۆ مەسەلەن تعامل لەگەڵ ینی ئاژەڵێک کاکەی هەستی هەیە لە حیاتی ڕسمێک تعبیر لەو شتە ناکە بەڵام هەر جوانە هەر بۆکو ڕکلامێک بۆ ئیشەکەن مەبەست لەوەیە هەر جوانە هەر خۆشیانم خۆشە کە ڕسمەکانیان دانیم و شتەکانی خۆیانم بیر ئەکەوێتەوە چکە هەر یەکەشیان طبعێکی هەیە حەزێکی هەیە ئەوانەیان زۆر هینە مەسەلەن سەگێکم لایە هەر نانەورداخوا من لە لە حیات باخوا من زۆری خەفەت پێخۆم زۆر گوناح بۆچی ینی فێر کراوە ئەوە بخوایان بوونێتی وایە نانەوردیان ناوەتی یعنی بەزەیم پیایەتەوە یعنی باوەڕکەن دڵم ئێشێکە من سەمونی بۆ ئەکڕم و بۆی لەتەکەم گوناحە بەلامەوە ئەو لەوانێ سەحیبەکەی ڕەزیل بوو بێ دکتۆرە وەڵای ئەو سەگە یعنی ئەنواع شت هەیە بەس ئەوە خوای شتێکی تر ناخوا بەڵێتیانە حەزە معلم مەسەلەن هەیە حەزی لە نانەکەی ئێستا من سەگەی خۆم جاری وا هەیە ئەیبینم ئەوە ڕێنێ بۆ تۆ زێنانی تیری یعنی حەزیان لێ بەڵام حەز جیایە تۆ بیت ئەم کەسە و لەسەر ئەم شتە فێر کرده بێ جیایە تیاشیانایە شتی زۆر خۆشەخوا شتی زۆر سەیرەخوا تیانە حساسێتی هەیە بەنەوە خواردنێ بەنەوە دەرمانێ باشە دکتۆر ئەوەیان چۆن ئەزانی ئەگەر بۆ نمونە بە خواردنێ بە دەرمانی حساسێتی هەیە هەبێت وڵی تر نیشانەکان دەرەکانیان ئەیتێ ئەزای چی شتێک هەیە زۆر مهمە ناوی چاودێریە ئەبێت تۆ دائیم چاو لەو شوێنە بێ ئەگەر چاویشتی لێ نەبێت کە ئەڕۆ یەکێکی لێ ئەو کەسە ناوی چاوتە ئەبێ ئەوەنە ورد ئاگای لە شوێنەکە زۆر باشە دکتۆرە من ئەمڕۆ ئیحتیمام خۆشەویستی پێش ئەم شتێکە هەموو کێشەکانی کە و وردە بۆ حەلەکە زۆر ڕاستە دکتۆرە من ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم لەبەری خۆم زۆر ئاژەڵ دۆستم یعنی کۆمەڵە زانیاری زۆرم وەرگرت دەستە خۆش بێ ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم حەز دەکەم بزانم ئەگەر شتێکت ما بێ لە کۆتاییە باسی بکەیت ئەوە جەماعەتی دوای کامێراش ئەیانەوەی یاری لەگەڵا بکەن و ئەشترسن دکتۆرە با کەشفیان کەم حەزیشان لە یاری و ئەشترسن بێری وەرە بۆ لای من ئەگەر شتێکت ما بە دکتۆرە حەزەکەم بۆم باسکەیت چیت ماوە لە کۆتایی بەرنامەکەیە بتەوێ بێڵێیت وەڵاهی لە هەموو شتێ مهمتر ئەوەیە حەزەکەم خەڵک بەعام یعنی هیوادارم ئەگەر ئاژەڵەکە و خۆشیش ناوێ بە هەر شێوەیەک ئەڵێ مەسەلەن فۆبیایەکم هەیە لێ یا هەر شتێ حەزەکەم خەڵک یعنی ئەگەر سوودە نییە بۆی بازەریشن بێ مەسەلەن حاڵەتی زۆر ناخۆشترین شت بۆ بەژێر سیارەوە ئەهێنێ لای من مانێک دایانێ بەخوا ئەمە بەدڵ بگیان ئەو پارە ئەیا و
علاجی ئەکا و جاریان پێڵم من ئەمە ناتوانم ببی بۆ فلان عیادە بۆ نمونە لە عادی کە ئەشعە هەیە لە عادی کە چی هەیە دکتۆرێکی زۆر باشتر هزار جار لە من باشتری لێ لە فلان عیادە سێرجنێکی زۆر باش هەیە جەڕاحێک عملیاتەکە وا بۆکە هەموو ئیشەکانی بۆ ئەکرێ جاریان پێڵم بخوا ئەمە من نایتوانم فلان دکتۆر هەیە لە من زۆر باشتر ئەی با چاکی ئەکاتەوە مانەوەکەی لای منە لە ئەخیرا کە چاکی ئەەکەینەوە دوای 3 ڕۆژ هی سەرجادەیە ئەڵێ وڵی سارێ کردی بەژێرەوە مرد یعنی تۆزێک ئەبێ زۆر تۆزێک ئەگەر خەڵکیش ئاگای لەو نقطانەش بێ یعنی باشترێکە بەزەیی و ڕەحمیش زۆر مهمە یعنی ئەو خواردانەی کە ئیخۆن قەچێکە ئەوەی کە لێت ئەمێنێتەوە لە سوچێکە لەسەر جادەکە داینێ بۆ سەگێک زۆر بۆی کەنەوە ئەگەر سەگێکیش نەبێ ئاژەڵێکی تر دەتوانێت زۆر بۆناسەبێ زەرفێکی علاگەم پێچی خواردن مالیە مێنێتەوە دایانێم ئەڵەم بۆ سەگەکانی سەرجادە زۆر شوێنە ئایان بینم بسیارکە دابەزم خەڵکیش زۆر هەیە زۆر باشی واش زۆر خاستن لەم ساڵانەی ئێستا ینی خەڵک زۆر احتیمامێن بۆ ئەو خواردنەکان ناڕژن فکرێک تۆ لە جاتی بێژی دانیم لە شوێنێکە بە ئاژەڵێک لی بخوا بە تێرێک ئەگەناوردە شتەکە تێرێکە بێ لی بخۆ بەتەکید و دکتۆرگیان زۆر سپاس بەخێر بێ سەرچاو سپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاس بۆ دکتۆرە بەیان عەقیل سەعید کە بەڕێزیان پزیشکی ڤێتەنەری بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوون قسە و باسمان کرد لەسەر بیرۆکەی هۆتێلی بێری بۆ مانەوەی ئاژەڵی ماڵی تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ بێت.